ئەو کاتتان باش بەخێر بێن عزیزماندان. هەڵبەتە ئێمە پێمان خۆش بوو ئەمڕۆ سەبارەت بە کۆمەڵی کێشە و گرفتی پەرستاران و کارمەندانی تەندروستی لە ناوەندی تەندروستیە وەکو پەیامێک بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بەڕاستی ئێمە دەمێکە بە دوای کەیسی ئەمانەوەین لەبەرەوەی سەبارەت بۆ هەموو ئاڵوگۆڕەی کە لە ناوەندی تەندروستیە بۆ هاتوتە پێشەوە و بە تایبەتی پەتای کۆرۆنا و هەروەها ئەو شەڕە نەگریسانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوانێ پەرستاران و کارمەندانی ئێمە هاوشان لەگەڵ پێشمەرگە و هەروەها وەکو پێشمەرگەش لە ناوەندەکانی تەندروستیە ڕوبەڕووی ئەم پەتایە بۆتەوە و تقریبا نزیکەی 60 کادری ئێمە لە ناوەندی تەندروستیە بوونە قوربانی لە پێناو پاراستنی ژیانی هاوڵاتیان. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە هەواڵی ئەومان پێگەیشت کە ئەو پەرستار و کارمەندانی ئێمە کە بە شێوەی گرێبەست بۆ چارەسەری کۆرۆنا لە ناو سنتەر و نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لە سەرتاسەری هەرێمانی لە دهۆکەوە هەتا گاتە ڕانیە و گەرمیان بە هەر شێوەیەک بەبێ پێویستەکانی خۆیان بە گرێبەست دامەزرابوون. ئێمە بەڕاستی بە دوواداچوونمان کردو و هەروەها بەردەوام لەگەڵ وەزارەتی تەندروستی و هەروەها سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەسەر خەت بووین کە ئەمان گیانی خۆیان کردوتە قوربانی بۆ پاراستنی هاوڵاتیان. بەڵام هەواڵێکی وەمان پێگەشت کە گوایە گرێبەستەکانیان بۆ تازە ناکرێتەوە لەبەرەوەی خۆشبەختانە بڵین کۆرۆنا کۆتایی پێهاتوە، بەڵام ئێستا ئەوان لە جیاتی پاراستنی هاوڵاتی لە نەخۆشی پەتای کۆرۆنا ئێستا لە ناوەندە گرنگەکان وەکو ICU وەکو بەشە گرنگەکانی نەشتەرگەری ئەوانە کە بۆتە ئاوادانکردنەوەی نەخۆشخانەکان. بەڵام دوای ئەوەی کە لەگەڵ وەزارەتی تەندروستیە دووسێ جار لە ڕێگەی وەزارەتەوە نووسرا و ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە، ئەمڕۆ خۆشبەختانە لە هەواڵێکا پێمان ڕاگەیاندراوە کە گرێبەستەکان بۆ نوێ دەکرێتەوە لە جاتی ئەوەی بڵێن بە مانگانە چونکە پێشتر بە 3 مانگ و دوای کرا بە 6 مانگ، بەڵام ئەمجارە خۆشبەختانە ساڵانە گرێبەستەکانیان بۆ تازاکرێتەوە. ئەمە تەبعاً ئێمە دەمێکە ئەم گرفتانەی کە هەمانە لە ناوەندی تەندروستیە چه ئێمە وەکو خۆمان وەکو سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان و هەروەها لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە ئەم مەسیجانەمانگەیانەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئێمە ساڵانە جگە لەو لەشکرە زۆرەی کە ئێستا بە شێوازی دانەمەزرا و ماونەتەوە دەرچوی کۆلیج و پەیمانگاکان کە نزیکەی 20,000 لە هەرێمی کوردستان ئێستا بێکارن و بەردەوامیش لە نای کۆلیج و پەیمانگا پزیشکیەکان و تەندروستیەکانەوە ساڵانە نزیکەی 3,000 کەسی تر ئەبێتە سەرباری ئەو لەشکرێک کە ئێستا بەڕاستی نازانین لە کەرتی تایبەت نە لە کەرتی گشتیە جێگان بۆ بکەینەوە. بۆیە بەڕاستی ئێمە لێرەوە پەیامی خۆمان ئاڕازی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین یەکەم بۆ ئەوەی کە دامەزراندن لە ناوەندی تەندروستیە بە ئەرکێکی زۆر گرنگی دەزانین لەبەرەوەی میلاکی ناو وەزارەتی تەندروستی بەپێ ئەو حاڵەتانەی کە ئێستا توش بوون لە گیان بەخشینیان کە کۆچی دویان کردووە یان خانە نشین کراون یا ئەوانەی کە هەرێمی کوردستانیان بەجێ هێشتووە ئێستا نزیکەی 6,000 میلاکی شاغر لە ناوەندی تەندروستیە هەیەەوە. ئەمە بە پرۆژەیەکی تایبەتی لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنمان کردووە کە ئەبێ ئەم فەراغانە پڕکرێتەوە چێ بەڕاستی بەداخەوە ئێستا ئێمە زۆربەی زۆری ئەو شوێنە هەستارانە بە کاربەندی خۆبەخش بکراونەتەوە کە ئەمانە بۆیان هەیە لە هەر کاتێکە ناوەندەکە بەجێ بێڵن ئەو کاتە زیانێکی زۆر گرنگ بەرامبەر بە ژیانی هاوڵاتیان دروست دەبێت. و هەروەها پەیامێکی کەمان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی ڕۆژانە کۆلیج و پەیمانگای تازە لە کەرتی تایبەتدا ئەکرێتەوە کە ئەمە ئەبێتە سەربار بۆ زیادبوونی ژمارەی دەرچوانی ئێمە کە نازانین لەکوێ کاریان بۆ بدۆزرێتەوانێت چ وەزارە ناتوانێت و لەبەرەوەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە کە چەندین جار بەڵێنمان پێدراوە ومێ دەکەین لە ئەندێکی نزیکە کاری دامەزراندن بۆوانە جێبەجێ بکرێت ئەگەر بەو شێوەیە بێ کەرتی گشتی ناتوانێت ئەرکەکانی خۆی وەکو خزمەتگوزاری پێشکرد بە هاوڵاتیان بکات. ئێمە بەستەنها ئەو پەیامەمان گەیاندووە دەگەێنین بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەروەها وەزارەتی تەندروستکە بێ زیاتر پێداگری لەسەرەوە بکات کە ئاوەدانی و تەبایی و ئاشتی لە ناوەندی تەندروستیە هەبێت کە دیارە ئەویش لە ڕێگای ئەو پەیامە پیرۆزەیە کە پەرستاران و کارمەندانی ئێمە بەردەوام بە شەونخۆنی لە ناوەندەکانی تەندروستیە خزمەتی هاوڵاتیانەکەن و گەرانتین بەرامبەر بە هەر کارەساتێکی سروشتی یا ناسروشتی تیمەکانی ئێمە لە ناوەندی تەندروستیە هەمیشە ئامادەن و خۆبەخشانە خۆبەختانە خزمەتی هاوڵاتیانیان کردووە
بەو هەموو کەم و کوڕێ کە ئێستاش بەڕاستی لە ڕووی پێداویستی خۆیانەوە وەکو پاراستنی ژیانیان وەکو دابینکردنی مافە سەرەتاییەکانیان لە ناو ناوەندی تەندروستیە ئەمان هەرگیز کۆڵە نەداوە و بەردەوام خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن. ئێمە طبعا ئەوانی کە خۆبەخشن هەتا ئێستا بەداخەوە ئەڵێم ئێمە چەندین جار ینی بە پرۆژە لەلایەن وەزارەتەوە بە یەک و هاوبەش کتابان ئاراسی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کراوە و ئاخر قسەوە کە کاک دکتۆر ئومێد سەباح خۆی هات لە وەزارەت کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی وەزارەتا کرد و دیسان لەوێ پەیامەکە دووبات کرایەوانەیە کە ئێمە ئەبێ ئەو شاخیرانەی کە ئێستا لە ناو ناوەندی تەندروستی هەن لە ناو خۆشخانەکانە لە ناو سنتەرەکانە و بەردەوامی ژەوانێ خۆتان بزانن ینی لە ڕووی پێشکەوتنی کەرتی تەندروستیەوە لە ڕووی ئەو بەشە گرنگانی کە تا ئێستا نەبووە بە تایبەتی هەندێک پیشە هەیە کە سپێشەڵاتی تایبەتی هەیە کە ئەکرێتەوە لەوانەیە خۆشتان بزانن لە فترەیە تەنانەت نەخۆشخانەیەکی ئەڵمانی کە کراوەتەوە بۆ چارەسەری کۆمەڵێ نەخۆشی دەگمەن کە ئەمەش بەڕاستی پێویستی بە میلاکات هەیە وەلەو ئەوانە بڵێن بەپێی پلان و بەرنامە شتیان بۆ دانراوە کە لە ئاندێکی نزیکە ئەمری ئەوانش دەرشۆک و دامەزانن بەڵام ئەمە دادی ئەو فەراغە گەورەی کە ئێستا لە کەرتی تەندروستیا هەیە نادات لەبەرەوە ئێمە پێشنیاری ئەومان کردووە کە نزیکەی 3 تا 4 هزار کەس ئەبێ دابمەزرێ لەبەرەوەی ئێمە 6 هزار ینی بەردەوام ئێمە نەقسمان پێیاوێ لەبەرەوەی پێی تەمەنەکان خانەنشینە بێت و زۆریشان هەیە ینی بەڕاستی خۆتر کۆچی دواییەکەن یا کۆچەکەن بۆ هاندەران ئەمانە بەڕاستی فراغێکی گەوران لە ناو بواری تەندروستیا بەجێ هێشتووە کە وای کردووە کوالیتی یان هەرچی خزمەت گوزاری لە کەرتی گشتیا وردە وردە بەرەو کەمبوونەوە بچێت کە ئەمە زیانێکی گشتی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەێنێت. بەڵام من چۆمانم لە ئێناستی سەبار بۆی کە ئەو هەرستارانی کردبوونەوەکانیان کردبوو تقریباً 5 موچیان وەرنەگرتبوو. چی کرا بۆ موچەکانیان بەسەرێکەوە پێیان دەدرێت چۆن چارەسەری چێشت؟ بەڵێ طبعا ئەوان بە موچەکە لەلایەن ئەو میزانیە بووە کە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە دانرا بوو بۆ پەتای کۆرۆنا و لەسەر ئەو بودجەیە هەم پێداویستیەکانی نەخۆشخانەکان و بڵێن ئەو بەشانەی کە ئەرکەکانی تا جێبەجێکرێ و هەروەها ئەو هاکاری و بڵێن موچەیە کە ئەدرا بەوان بەڵام ئەوانە هەمووی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوەی کە بەڵێن ئێمە درراوە کە قسە کراوە ئەوانە ئاچێتەوە باری جێبەجێکردن و گرێبەستەکەشان لە مانگانەوە ئەبێ بکرێتە ساڵانانی ساڵانە گرێبەستەکانیان بۆ تازە بکرێتەوە بەڵام ئێمە ئەوەش دادمان نادا ئەبێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران زۆر بەجددی بێتە سەرخەت لەبەرەوەی ئەگەر بەو شێوەیە بێ کەرتی گشتی ناتوانێت وردە وردە ئەرکە خزمەت گوزاریەکانی بەرەوکەمی ئەچێت و ناتوانێت ئەو پەیامەی کە گرنگە بەرامبەر بە هاوڵاتیان بە تایبەتی لە کارەساتێکی وەکوی نەخۆشێکی تر نەخۆشیێکی درمێکی تر وەکو کۆرۆنا بێتە پێشەوە کاتە زیانی گەورە بەر ژیانی هاوڵاتیانەکەوێت. ئەوانە تقریبان 525 کارمەندی تەندروستی لە سەرتاسەری هەرێمی کوردستان.